قسە دەکەم تۆ خۆتی بەستۆ پێشمەرگەی یان خۆبەخشی؟ من پۆلیسی هاتوچۆم بەڵام لەگەڵ بەرەکەمان هاتینە بۆ نێژتنی ترس لەسەر خەڵکی مەخمود. ترسێک هەیە ینی هیچ ترسێک نییە الحەمدوللا لەخوا بەزیادبی، بەڵام بۆ دڵنیابوونەوە لە خەڵکەکە ینی کەوا بزانن خەڵکێکێ دیفاع لە خاکەکەی خۆیان دەکەن. من پەیامێکم هەیە بۆ هەموو کوردی بە شەرەف، بەواتە بە شەرەف بە معنای کەلیمە کورد بە شەرەفە لەبەر ئەوەی دیفاع لە خاکی خۆی دەکات. خۆڕاگری و ئارامیان هەبی، ئەو ڕۆژانەش هەمووی تێدەپەڕی، ڕۆژانی خۆش دێت، پێویستە تۆزێک ئارامیان هەبی. زۆرسپاس. من وەکو گەنجێکی مەخمور ئێستا هاتین ئەگەر خوانە خواستارم بە مەترسێکیش بی بەرگری لە شارەکەمانە خاکەمان دەکەین، ئەوەی لە توانامان دەبێت دڵنیاش دەکەین و مەخموری جێ نایەڵین. هیچ قزم کەستێ ئێستا لە سەنگەرەکانی پێشمەرگە بن لە سنووری باڵێ برا لەگەڵ کردوون نەگەری کردووە و دەرێ هەموو لە ئامادە باشی داینەوە هیچ لە گۆڕێنەوە هیچ مەترسیش لەسەر ئێمە نێمەش جێمان قایمە و هیچ مەترسیەکمان نییە و لە ئامادە باشیش داینە هەور هێرشەشین لاکات ژۆڵێک یاک حرەکەی ئەوانێن بینیوە نەخێرنیان بەس دەرێ ئێمە ئەمرمان پێکراوە لە هەموو لە ئامادە باشی داین لە سەنگەری لە لای پێشەوە شەو دەرە هیچ لە گۆڕێنەوە مەترسێژستاژ مەش واگشت هەموو هاوڕێ هەم گەنجی مەخموری وەک خۆبەخش و هەمووەک ئەوەک خۆی بەستاوە لە بازار و ئەو هەیە سەرداری سەیتەرەکان دەکە و دەرەوی مەخمور و سەنگەرەکان و هەموو لە قایمدا هەم لە ئامادە باشی داین و ئیتر گەنجێکی شاری مەخمور. وەڵی پێی من ئەوەیە لە هاوڵاتیانی شاری مەخمور بە تایبەتی ئەو گەنجانەیەکەوە خۆ دەیبینی لە ئێوارەوە ئەلێرەنا چ گەنجەک لێرەیە ئێستا وەیە ژمارەکەیان کەمی کردیە بەس بڕۆ لە کافتریاکانی تر لە کوچە کۆلانەکان هەر شوێنەکی بۆ دەستی ئەوەندە گەنجەی لێیە من دەستخۆشیان لێ دەکەم و هیوادارم هەر ئەوها لە بەردەوا من ئەتوو برێ و نەرەی ئەو ڕۆکە ئەو کارە ساتەی بەسەر ملەتەکەمانات بە سەبرانی کەرکووکمانات شتێکی زۆر ناخۆش بوو برێ و نەرەی دلە ڕاوچەیەک لە ناو هاوڵاتیان هەر هەیە دلە ڕاوچەیەکەش بووە هۆی ئەوەی چەندەها خێزان شارچکەکە بەجێ بێلن تەنها ژن و مناڵ نەک پیاوەکان و گەنجەکان و پامیشم ئەوەیە خۆڕاگر بوون و بەردەوام بن لەسەر ئەو هەرسکەوتانێکە ئێستا کە دەیکەن و سپاسە دەکەم. پێشتریانی داعش هاچێرە بەڵام ماوەیەکی زۆر کەم ماوە لە خلای چەند ڕۆژێکە زوو خەڵکی مەخمور و هێزی پێشمەرگەوە دەرینان لێرە. وەکو گەنجێک پێشبینێکی جارێکی بتوانن ینی هەردی شعبی یان سوپای عێراق بتوانین خۆی بەبەلێ ڕاستە داعاشات سێ ڕۆژ کە لێرە بوو چارەمی تەواو نەکردووە دەریان نان و یعنی شتێکی وایان پیشاندان تا هەتایە لە بیری ناناکەن بەرام ئەوەی جێی گومانە ئەوڕۆ ئەو هێزەی کە هێرشی کردە سەکەرکک نە لە داعاش بەهێزترا نە ئەسلیعی برێم لە داعاشی باشترش پێ نە لە ڕژێمی پێشوش بەهێشترا یعنی ئەوەی جێی گومانە کابەرگری نەبوو بۆ مەخمور چێڵە ینی ئەتوانن باسانی بێنەوە مەخمورەوە من تەسەوری ئەو هێزەی ئەلێرەیە لە لەگەر ئەو هێزە هەیە زۆر جیاوازە بڵێن و ناڵێن جیاوازەوەیە دەرێ نێزی ژمەرگەیەک هێزە یەک هێزە بەزعادی دوو بەبەرەیە ئەو هێزە زۆر جیاوازە لە مەخمور خۆفرۆشمان تێدانە بەڕاستی خۆفرۆشتی تێدا نییە و بۆیە هەموو یەک ڕێینە کەرکوو خۆفرۆش تێدا بوو. من لە هەولێرەوە هاتووم بەخۆم خەڵکی مەخمورم بەڵام دانیشتوی هەولێرم لە هەولێرەوە هاتووم من پێم بۆ سەرکردەکانی کورد پێیانم بۆ سەرکردەکانی کورد ئەو کاتێک کە قوتی خەڵک دەخۆن سەرکردایەتی ملت دەکەن بەڵام کە ملەتەکەیان دەکاتە کێشە کە داگیرکارێک دێ وڵاتەکە داگیرکە ئەوە لە پێشی ملەتەکە هەڵدێن. باشە تۆ بۆچی لە هەولێرەوە هاتووی ینی هەست کردی چ مەترسێک لێرە هەیە؟ نا هیچ مەترسێک لێرە نییە نەگەر مەترسێک لێرە هەبێ لە هەولێرەوە نایم بۆ ئێرە هیچ مەترسێک لێرە نییە و مەخمور زۆر ئارامە و شوێنەی ئارامە ئەو دەبینی هەمووە لێرە خڕبووینەوە و هیچ مەترسێک نییە بەڵام هەندێک کەناڵ کە بەوە دەیگوازنەوە کە کێشە هەیە و شتیوان نییە بەڵام هەنێ سەرکردەی کورد هەنێ سەرکردەی کورد لە هەموو بەرەکان هەنێ سەرکردەی کورد کاتی کە قوتی خەڵک دەخۆن سەرکردایەتی کورد دەکەن بەڵام کە خەڵکەکەیان دەگاتە کێشە لە پێشی خەڵکەوە ڕوو لە هەڵاتن دەکەن.
بەڵە شاو ینی ئێرە تا درنگانی شەو هەر بم جۆرە قەرەباڵخە بێت وەکوتم ئێرە چەند کافتریایەکی لێ شارۆچکەی مەخوم بازارەکەی ئێستا ینی تا درنگانی شەو بم شۆرە بۆ قەرەباڵخی مێنێت وەکو خۆشیانەوە ینی بۆ پیشاندانی وەرە بەرزی خۆیان هەر لێرە دەمێننەوە. گەلێک سوپاس نەبەرد حوسین لە شارۆچکەی مەخمور نزیک هەورێر.